لە هەفتەی 15 خولی پلێکەکانی کوردستان یانەی ڕانیا لە یاریگای خۆیدا لە یاریگای ئازادەڕەش میوانداری ڕواندزی کرد و یاریەکەی لێ بردەوە. لا گێمی یەکەمدا هەردوو لە بەهێرشبردن دەستیان پێکرد و هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. هەر لە سەرەتای یاریەکەدا لا خولەکی دوودا لازۆ عەلی گۆڵێکی بۆ ڕانیا تۆمار کرد و با گۆڵێک پێشکەوتن. دوای چەندین هێرشی یەک لە دوای یەک ڕانیا توانی دوو گۆڵی یەک لە دوای یەکی تر تۆمار بکات لا خولەکی 33 و 40 یاریەکەدا. یاریزانانی ڕواندێز هەوڵی کەمکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو. گێمی یەکەم با ئەنجامی 3 گۆڵی بێوەڵام لا بەرژەوەندی ڕانیا کۆتایی هات. لا گێمی دووەمدا یاریزانانی ڕواندێز بە هیوای کەمکردنەوەی ئەنجامەکە دەستیان بە یاریەکە کردەوە، بەڵام بە هەمان شێوەی گێمی یەکەم یاریزانانی ڕانیا باشتر دەبیندران و توانیان لە خولەکی 60 یاریەکەدا گۆڵێکی تریش تۆمار بکەن و هێندەی تر ئەرکی ڕواندزیان قورستر کرد. دوای چەندین هێرشی یەک لە دوای یەک هەوڵی یاریزانانی ڕواندز بێ ئاکام بوو. سەرنجام یاریەکە با 4 گۆڵی بێوەڵام لا بەرژەوەندی یانەی ڕانیا کۆتایی پێهات. هیوادارم بتوانین لە یاریەکانی داهاتووشدا بە ئاستی باشتر و ئەنجامی باشتر بتوانین بەردەوامی بە سەرکەوتنەکانمان بدەین، چونکە ئێمە بەڕاستی ئەرکمان قورسە، هێشتا دەتوانین بڵێن هیچ ئەهداف و ئامانجێکمان نەپێکاوە. 4 یاریمان ماوە بتوانین لەو 4 یاری کە ماویشمانە زۆرترین خاڵکۆ بکەینەوانێ بۆی هەنگاو بنین بەرەو سەرکەوتن ئینشاءڵڵا. ئەمڕۆ لە بەرەمبەر یانەی ڕانیا تووشی شکستەی گەورە بوون بەداخەوە بانجامێکی گەورە دۆڕان هۆکاری و دۆڕانش بەڕاستی ئازبەرزی یانەی ڕانیە شایستەیەوە نەبگەنە پلەین هەیە خاوەن جەماوەرەشی باشن هانی تیپەکەیاندا لە یەکەم دەقەوە تا کۆتایی خولەک بانجامێکی باشیان بردبەوە پیرۆزباییان لێکەی. یانەی ڕانیا ئەم ساڵ لە ناو یاریگا و هاندەرانیدا توانیوێتی ئاستێکی باش پێشکەش بکات. بەم ئەنجامەی ئەمڕۆژ یانەی ڕانیا توانی بێتە پلەی دووەمی ڕێزبەندی خولەکە و کۆی خاڵەکانی کردا 24 خاڵ. ڕواندزیش خاوەنی تەنیا 10 خاڵە لا خولی پلێکەکانی کوردستان. لا ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.